سلااوتان لێبێت هاوڕێیان، سلااوتان لێبێت، چۆنن؟ بەخێربێن هاوڕێیان، بەخێربێن، بەخێربێن. ئێستا قسەباز لەسەر ئاژبەتاڵی نوێی پارتی یەکێتی بەرامبەر خەڵکی کوردستان دەکەین. ئاژبەتاڵێکی تر، خیانەتێکی تر، شەنگاڵێکی تر، 16 ئۆکتۆبەرێکی تر بەڕێوەیە هاوڕێیان. 16 ئۆکتۆبەرێشکە بەڕێوەیە بەرامبەر خەڵکی کوردستان. کایە تا ڕووی نەدایە وەرنە سەخات، تا ڕووی نەدایە ڕسوای ئەو چەتانە بکەن. ئێستا بۆتان باز دەکەین خیانەتێک دەکەن ئەوانە، چه خیانەتێک دەکەن هاوڕێیان. هاوڕێیان بەخێربێن ببورنەوە. وێنەکە ناساف بوو لە بە هەندێک چوومە دەرێ، وێنەکە زۆر ناساف بوو لە بە هەندێک چوومە دەرێ. بەخێربێن جێلە و داعشێ ڕابگرن هاوڕێیان. جێلە و داعشێ ڕابگرن یەک دقە. من تقدمت خطوات وصلت قرية شاطئ جدد تقريبا. دعاش يلا نسحبوا عوائلكم وانتوا اكو اتفاق ويا كردستان. بخير. انسحبنا على ناحية الزاب، ورا الزاب عبرنا وصلت القطاعات العسكرية. ئەو بەرپرسێکی داعشە، باز لە پەیوەندی خۆیان و دا پارتی دەکاتن جیرایە. انتوا عوائلكم. لا بس دعاش. طريق الانسحاب يصير من قرية العقوبة. بس يك دقيقة هذا مو قاعد يستقبلون. احنا ما لحقنا. ليش اكو غيركم راحوا تقريبا 800 اكثر. 800 ايش هذه قالوا قبل من يستقبلونكم كانما فندق 5 نجوم يعني. ما حد ينس عند الساكن مال الجيش مالي. واقفين ما قبلوا يستقبلونا. بعدين المغرب جانا مسؤول من الجيش مالي استقبلنا، جابنا على مخيمات بكركوك. هم فهمونا الدواعش هذه قالوا قبل من يستقبلونكم كانما فندق 5 نجوم يعني. ما حد ينسكم ولا حد يقول لكم خلاص كل شيء. مقابل شنو هذا؟ مقابل شنو؟ متفقين بيناتهم المقابل مقاتلة الحشد الشعبي والجيش. التجهيز اللي البارتين نفسهم يعني يجهزون لنا بسلاح. هاوڕێیان بەخێر بێن. ئەوە داعشێکە ئەمیرێکە ئەڵێ لە 2017 بەس بە ئێمە 200 کەس لە کەرکووچی خۆیان تەسلیمی مەسئولەکی پارتیکردنەوەی ئەبوو دیار بوو. دەرێ اتفاق لە مەعبەینی ئەبوو دیار و ئەبوو هەیثەم هەبووە ئیش ئەوەکان. هەمومانیان برد چەکیان داینە لێیان نەگەڕا ئینهیار بکەن لە 2017. ئەوە داعشە. مەسعود بارزانی ئەوە داعشە بە دەوی خۆی بە بەڵگەوە دەرێ. بە دەرلەوەی لەو 2 ڕۆژەی دیتان چتاوانە کرا، یەک سەقا نەکرا، نە لە قدرجەی نە لە لەهێبان، نە لە لەهێبان نە بەرامبەر ئەو هەموو خەڵکە تێکۆ شەر و شۆڕش ژێڕی. هاوڕێیان لە کۆتایی تەلەفۆنەکان بڵاو دەکەمەوە. لە کۆتایی تەلەفۆنی مەسرور بارزانی، پاڤێل تالەبانی، سیروان بارزانی، وەزیری کورە پێشمەرگەی چ وڵای سێری شۆڕش ئیسماعیل دەکەم پێ ناچێەوە هەر بە پێشمەرگەم پێم سێرە سەرتی بووە. تەلەفۆنم لەسەرەوە کرد هاوڕێیان بڕوا بکە تەلەفۆنم لە شۆڕش ئیسماعیل کرد. سکرتێرەکە بەرپرسی مەکتەبەکە هەریگر ناوی فەرمان بوو. تەلەفۆنی شەخسیە دەگۆڵایی وەزیر لە دەرەوەی کورەوتم باوە بە قوربانەوە تەلەفۆنی شەخسیە وەزیر لە دەرەوەی چییە بارە نەوێرە هەر بگری. ئەرێ وەڵایەوە تا فەرمان ئەو دەنکە شوێ 7 دقە بەس هیچ وای تێدا نییە لە ئەنگۆ بڵاو بکرێتەوە. وتم قسەک نییە پێی بڵێن با بە شەرم لە خۆت بکە. دوێنێ خەڵک 7 سعات شەڕی کردی، 7 سعات 1 کیلۆمەتر لێیان دوور بوون و پێشمەرگە بە دووربینی تەماشایان کردینە، پێشمەرگە بە دووربینی سەیریان کردینە. کورەوە چ بێ شەرەفن ئەوانە. نانە وعد ئاوڕێیان ئەمن لەو 2-3 ڕۆژەی دەیان کەس پەیوەندیان پێکردیمە ئەوە تا ئامادە نەبووم 1 تەلەفۆن بدەم لە بەرەوەی مەسەلەکە پرەنسیب بوو. بەس ئێستا وەکو شێوەیەک لە پرۆتستۆ بە هیوا
بهیوام ئەوە نەبیە وەڵی زۆر عیبە لە بۆندێک کەس بە من دەڵێ وەڵا دەمێلۆ تەئین بوون لەگەر کاک پاڤێلی قسە بکەم یان لەگەر سیروان بارزانی کورد شەرم لە خۆتان بکەن شەرم پرۆتستۆیان بکەم پرۆتستۆ یعنی تو کە بێیشی کە وەزعت خراپە کە خزمت دەکوژێ ئەوانن ڕەخنەیان لێ بگرن ڕسوایان بکەن فەجددیمە یعنی خەڵک ئێستا چاوی لەوەیە ئسمسەچینە بۆ بکاتن سیروان بارزانی یان ئەوەتە مەسرور و پاڤێل جوابیان دەنەوە سوتێنرا شاوڕیان گوندی لە هێبان سوتێنرا بە دەستی داعش کەمەک لەمەوبەر لە خیانەت و ئاژبەتاڵی پارتی وێچێتی ئێستا زۆر بە درێژی باز دەکەین هاوڕێیان بەس پێشتر یەک لەسەر شەهید کاوەگەرمیانی کەوڕۆ ساڵیادیتی ڕێز و نەوازش بۆ شەهید کاوەگەرمیانی کە خوێنی خۆی کردە قوربانی وەکو ئەو ڕۆشنبیر و ئەدیبە ترسنۆک و هەڵپەرستان نەبوو نەگەوانێ لە ناو دەسەڵاتەوانی خۆیان پێوپسیون ئەوانە لە ناو بەرەکانی جەنگن لە پێشەوەی جەنگ بوون تا بە خوێنی خۆی شەهید نەبوو نەوەستا کاوەگەرمیانی مرۆڤێکی مەزن جێگای ڕێز و سیمبولێک لە سیمبولەکانە کە ئێمە هەتا ببورن ئەوە لە بیرم چوو لە ئەکاونتەکەی بڵاوکەمەوە بە لە ئەکاونتەکەشم بڵاوکەمەوە شەهید کاوە گەرمیانی شەهید کات لە 8 ساڵ لەمەوبەر بەدەستی ئێستا ئەو کەتان لۆ باز دەکەم هاوڕێیان چۆن هەوڵ تیرۆرکردنەکەی درایە تا بنەماڵەی شەهید کاوە دەزانن ئەمن مانگێک لەمەوبەر ئەو خەبەرەم زانی بەڵام ئەخلاق ئەو هاوڕێیانەیە کاونتیش لەگەڵم بن ئێستا لۆتان باز دەکەم چۆن مەحموود سەنگاوی و عەدنانی حەمەمینە هەردووچیان بەس ئەوڕیان ببورن یەک سانیەیکە ئێستا ببورن بەخێر بێن هاوڕێن هاوڕێن ئێستا بوت ئەوە جەماعەتی لاهوریش پاڤێلی شتێکدری بەربوون پاڤێلی شتێکدری بەربوون لەگە شاڵاوی کوڕی عەلی عەسکەری هەموو مشکلەکانیشیان پارە و هێزە مشکلەی ئەوانە هیچ ئەوەیتکە نییە ئاوڕێن تەواو ئاوڕێیان بەخێر بێن دووبارە ئاوڕێیان تیرۆری شەهید کاوەی توانا ئەو کەسەی لە زیندانی سیاسیە بەخێر بێ سەر چاوەن توانا ئەو کەسەی لە زیندانی سیاسیە ببورم زیندانە لە جیرە ترافی کردیە کە چۆن بووە و چێ پێی گوتیە ئەنا من یەک دوو مانگ لەمەوە بەرزانیم بەس وەکو ڕێزگرتن لە بنەماڵەی شەهید کاوە وتیان باز مەکە تا یاد ساڵیادی شەهید کاوە ئەوڕۆ بە خۆیان تەلمیحیاندایە بەڵام من هەمووی باز دەکەم ئەوەی هاوڕێیان ساردە ئێرە بڕوا بکەوە ژووری خانووی کوڕەکەشمان خانوویشی بچووک لە ناو ماڵەکەی بۆیە ئەستە زلکە قچە گەنجانەیە من نییە منەوە پیرین توانا لە ناو زیندان دوای ئەوەی براکەی کوژرا تا ئەن براکەی لەگەڵی شریک بووە لەو تاوانەی ناوی جێگر بووە لە نزیک کفری لە 22 قسەی بەر لە هەندێک قسەی کردبوو ئاوڕیان قسەی کردبوو کە توانای برای بۆ وەعدرایەک دوو مانگ بچیرێ دوای ئەوە ئازاد دەکرێت بەڵام کە ئازاد نەکرا قسە دەکاتن ئیتر وەڵاستان لە نزیک گۆڕەپانەکە چێ شوێنەکە پەیکەرە بە ناوی خالید گەرمیانی داعشینا بۆیان دەر هەویاوە گرت بوو جێگریان گرت کوشتیان هەر لەوێن دەر
يقدوش كاش بريندار بون كهاتونا السريع داعش يعني بيسدوينو يعني دو مانقون هندك لموبر هنا هات زيقري كش لبرأي زيقر هرشي كردهو قد بوي أمن زانياريون هنيا كان باستك توانا من هنيا كاني باسكرت لازندان همو أويم بزانم بلغي سطا سط لبردستي مال الشهيد كاوا قرماني هي كاحترافي كرديا محمود سنقاوي عدناني أحممينا هردوچان تنسيقيان كرديا لو تيروري شهيد كاوا قرماني لبرأي شهيد كاوا قرماني لسواني نسيا يكم زار توانا لقد زيقري براي چونه پشتوي مال يكچان لپشتوي مال ياندايا ببردوش توالاتا بيتا داري تيروري بكن پیان نکرد کس نه حتی داره او جاری لدرکی عنده او بو لدرکی شهید کاو داچ حتی داره توانا شهیدی کردیا جگری برای لگالی بوا او هجاری آسایشه هجاری آسایش اوی ده شری داعش کجرا اوش حمایه کردینا نازمی که نگالو بس او احترافی لس او سیک او پنزه کردیا که او پنزه بوا جگر بناوی داعش کجرا زارکه تریش باسم کرد بناوی داعش کجرا لکاتک دا انتقام بو لسر اوی هولی دا او نهینه استا امن دایلم او بعث بك بويا محمود سنقاوي عدناني حمامينا كاو بنورن لأوروبا شكاد لمكا مشكات من يتاكردية والشكاد لمكا هو الكورسيك ما زي سويدي ماني ورا باو ملفة بيتا قوري ورن او عمل تومتان لو دروستك تومتان لو دروستك كم ضلهم انقو تيرورست انقو بكوش الشريك هيزني محمود سنقاوي او تومتان لكول كاتبا هيزني هزار اون دا دجي بارتي بي هزار اون دا بلي سلم سبيكرت لا بيش مرقادي وكل هجار ونعظان مواما مستحيل وتاوانت لكل إلى الأبد إلى الأبد خيني الكاوا كمنية أوش سنبلاني همو بات برسك داي بزاني بمسرور بارزاني ومسعود وجلال طالباني حتى لاهور الشيخ زنجيشكا أو ماوي لأوبا حتى تاوانا كان كدبي لري أمنيوا لمليانا قرنك أوريان أو دو مكتب سياسي أبونا كأخوان ما بشأن دا فريشتن تعنا محمود سنقاوي يتصل بنزار روز جواء الجيرة بالرواب كان برادر شد لو منطقي باسنا زيادة لا بنزار مري كشتو أو ماوي كل هاري قصاب خاني دانا أبو هم لا بجورة شي دياري كلا أمرجت كوكبا جواء الجيرة قرن محمود سنقاوي تو تيرورس عدناني حمامينا ورن مرد بنشكاد لمنك أو من بلايف تشير تابتها ورن وبي بلغكو همو دوكومنتا كان بيتا غور لو ولاته إيه ولاته قانون هي نك بالصفا ومروان كيبتي لبوه يرن كاريان شهيد كاوا سيمبولا كوكو همو شهيد كانيتر إلى الأبد ريغاكي ريغايا وانتسيا بردوان بوني كولندان وخبات تيكوشان خبات سركوتن هربو إيمير وروشي هلا بوتستاقانا هاوريان خالشكا أورو قندي لهيبان دواي أوي تستاقاني بارتي ويشتي ستن والله وانت ستن بالله وانت ستن أجر يقظ دماغي نتواتي دماغ وتأي مشك تيان ده هوايا أبوايا أورو بمسرور بارزاني ومنصور بارزاني بتفناي قندي لهيبان خلشي قندك بحفظة مالي شر داعش دكن بنمونه مقاومة دكن سير زاران داعش تقدر شين ببيوي زي شهيدك دابنين لبريو يارمتيام دن بشتيان تكت على المنطقة محرمية أنا أرى عم تلفونهم لو شورش إسماعيلي كت كدالين وزيري بيشمرقية والله يمد شورش إسماعيل سير الدقم بيناتي كونه بيشمرقش بي كونه زور بيزار يعني لسنا وراتو الشرم لخود نكي وزيري بيشمرقة بي دوينه حوت كاشمير خلشي أو قارماني لهيبان شري كرديا مقاومين كرديا بيشمرقة لساتياي تمشايا كردينا 5 دقيقة ببيان دورني يعني تمشايا كردينا تمشا فليمي هندية توبانية إباشا وقتلوا عاميان بكردنا 5 كسيان بكشفنا تو وجدان مسعود بارزاني الشرم لخود ناكي مسرور بارزاني سروش حكومات قباد وبافل وقوراني ملبانو
وەزیری پێشمەرگە حەوت کاتژمێر خەڵک تێبکۆشی بەرامبەر داعش هێزی پێشمەرگە 1 کیلۆمەتر لەوێ لەسەر گردەکەی برنبی بە دووربینی تەمەشایان بکەن چ بێ ئەخلاقیەتەکە وەرە ئەوە لە تاریخ بنووسەوە داعشەکی درندە هزومی سەرژن و منداڵ دەگاتن لەسەر گوندەچی تەعریب کرا هێزێک بە ناوی پێشمەرگە کوردایەتی لەوێن دەربی فیلم سەیری بکە وەکو فیلمی تۆپانێ ئەمرمان پێ نییە زریانەکە گوتیتی زریان شوعی ئەمرمان پێ نییە هاوڕێیان ئەمریان پێ نییە بە تەلەفۆن تەشجیعی کردینە وەڵا ئافەرین زریان تەعان یەک پێ بڵێم ئەوە کۆنە شوعیشە مەسەلەکەی ئەوانەش نییە هاوڕێیان من دڵنیام ئەگە بوار بدەن هەموو مەسئولە عەسکەریانە کوڕی زۆر جوانن بە پارتیوێکی دەکەن مقاومەت دەکەن من ئەو ڕۆژەش گوتم ئیرادەی خۆڕاگری ئیرادەی شۆڕژێڕی لە تاچی کووردا هەیە هەر لە شێستەکانەوە بگرە تەمەشا بکە هەر لە هەشتاکانی شۆڕش بگرە هەر لە پەکەکە و پەیەدا بگرە چی ئیرادەیەکی تێدا هەیە لە بەرامبەر داگیر کرد ئەوی ئەو ئیرادەی زعیف دەکە ئەو قیادە سەرسەریانن ئەو قیادە قومارچی و شەوانی سوور و بازرگانانن ئەوانە کە یەک ژن حیزیان دەکات یەک ژن یەک مخابرات یەک مید یەک ئیطلاعات کەرامەتیان دەشتێنی ئەوانن ئەو ئیرادەی ئەو میلەتەیان کردیە من دڵنیام بەڵام لەگەڵ هەموو ئەوەش هاوڕێیان ئەو ڕائیدەی شەهید ببوون سیروان بارزانی بەخۆی لە تەلەفۆنەکەش باسەکە ئەڵێ پێمان گۆ مەچوو هەرچوو شەهیدیش بوو هەر حەوتیان شەهید بوو تەمەڕودی لە وەزارەتی پێشمەرگە و لە سیروان بارزانی کرد ئەوە جێگای ئەو ڕائیدە و هەر پێششیان جێگە ئەوانە شایستەی پەیکەرن بەس بزانە لەبەر ئەوەی مەسعود وارزانی هیچ احتیمامی پێ نەدان لەبەر ئەوەی ئەو ژنای گوندی خدرزێ نەگوت هەر سێ کوڕم بە قوربانی ئەوەی بی بزانە ئەو قارەمانانە مەسعود مەسرور هیچ احتیمامیان پێدان لەلعلم بەرگایان نەگرت بوو چوو بوون هجوم بکەن بە فریای ئەوە بکەون ئەو براو خوشکانەیان بکەون ویژدانی پێشمەرگایەتیان تێدا هەبوو پێشمەرگایەتی هەر ئەوامر نییە تەمەڕود بکەن لە بەرامبەر ئەو قیادە ناپاکەی کە بە بەر چاوتان داعش بەس دەچی لە ژن و منداڵی کورد دەدا بزانن لە بیرە نەفتێک دەدا لەو منتقەی مە هاوڕێیان بە سەدان بیرە نەفتێ خۆ خوورمەڵە مەوقعەکەیە لێی دەپاڵێورێ ئەدیزەکانی لێ لە هەموو گوندەکان بیرە نەفتەیە هیچ تێکەر نابێ داعشی سێکەڵ بە کارگەی چیمەنتۆی نییە چیروان بارزانی نابێت داعش 3 مانگ لەمەوبەر لە بن سەیتەرەی پێشمەرگە پێش چەکدار خەڵکیان گرت و کوشت نە چەکدارەکان تەقەیان کرد نە داعشەکان تەقەیان لێ کرد داعش ساڵ و نیوەکە لە بناری چای قەرەچوو بە پارتی بە ئەمریکاش ئاوڕیان ئەمریکا دەوریە سەخیفەکەی دەبینی یعنی بەڕاستی وەکو گەمەیەکی سیاسی کەنەدیەکان من ئەو وەختەی بریندارەکان گۆسرانەوە وتی کەنەدیەکان و ئەمریکیەکان شیان لەگەڵدا بوو وەک گەمەیەکی سیاسی بازەکەش بەوە چێ دەدا ئەو خەڵکە هەژارە تۆ ببینە داعش هەموو جمەکان لەسەر خەڵکی مەدەنیە لەسەر گوندی خدرجەیە لەسەر گوندی لەهێبانە هجومی سەرژن و منداڵ دەکا کە پێشمەرگە شەهید دەکرێتن گەمەی سیاسیان ئەوە تا وەکو ئەو حەوت پێشمەرگە قارەمانەی بەهانایانەوە دەچێت بڕیاری هەردوو لایەنەوە نییە تەقە لە یەکتر بکەن بڕیاریان نییە تەقە لە یەکتر بکەن داعش دەبینن قەت هجومی سەر ڕەبایەکان بکە بەبەر ڕەبایەکاندا دەڕوە ئەوامر خۆستا بەڕوونی دیارە ئەو قسانەی پێرێ و بەستر پێرێمە کردمان داعش هجومی سەر گوندی خدرجەی دەکە بەبن ڕەبایەکان دەڕوە ئەو خۆکە دەرکەوت هیچ تەقەیان لێ نەکرا گەورەترین هێزی چەکداری پارتی لە بازارگەیە ئەزەم کوڕی سەعدی عەلی برنەوە چێە بە سەدان چەکداری لێیە گوندی خدرجەش 1-2 کیلۆمەتر لێی دوورە ڕێیاندا ئەو سێ ماڵە ئەو ماڵە نکبەتە سەعاتێک 2 سەعات قەتل و ئام بکرێن یەکەچیان بە فریان نەکەوت لا فریان نەکەوت چی کامیرەی حراریان نییە ئەی هاوار کورە سیروان بارزانی کورە پارتی وەزارەتی شەرم لە خۆت کە داعش کامیرەی حراری هەبی
دوربین ئەنگۆنەتان بی وەڵڵا مردن خۆشترە هەرچەندە درۆ دەکەن ها هەیە وەریان گرتێ فرۆشتیتیان ئەگەر وەریشیان نەگرست کورت شەرمە داعشی بی هێزش سیچل کەسی وەزارەتێکی گەورە و گران لەبەرەی پێشەوەی جەنگ نەیبی بەڵام هاوڕێیان بڕۆ سەحدودەکانی پارتی لە پەکەکەی گرتیە لە وەرتێ ئەو لای بزانە چەکە چی پێشکەوتووی لێیە چ چەکە چی پێشکەوتوو لە هەمەر لە ئەو دوربینانە لە هەری چەکە ئەوەکان خۆ دیتانە ڕێزە سیارە هەرە بڕاقیکان لە بۆ لای قەتی وەرتێ و ئەو لای ڕۆیە وایە نا لۆ بەرامبەر پەکەکەی ئەو هەموو چەکە پێشکەوتووە بەکاردەینن دەبەنە پێش لۆ لە بەرامبەر داعش پێشمەرگەی نەکبەتمان و تەماتە و کلاشینکۆف و چەنگولەیەک دەدرێت خۆڕەوەکە زۆر ڕوونا دوێنێ لە گوندی لە هێبان حەوت کاشمێر کورە چ بێ شەڕەفێکە خەڵک شەڕ بکە وەرە ئەتوو برایبی بەهانای وە نەچی ئەوامرم نییە هاوڕێیان ئەڵێ منتقەی محەڕەمەیە ئەو درۆ دەلەسانە باشە هاوڕێیان ئەو پارتی وێچێتیە نەیان دەتانی بە ناوی خەڵکی مەدەنی خەڵکیان لە بۆ بنێرن شەو ناسبەینە ناتانن بە ئاستی پارەی مەسرور بارزانانی ئەسپەکەی ئیدریس ئاریانی کوڕت پارەت پێ بدابوونایە چەک و تەقەمەنیان بکریبایە کە خەڵکە هاوار دەکات ئەڵێ بەس بیکەی سیمان هەیە باس بیکەی سیمان هەیە ئەڵێ لەگە کلاشیکۆفی شەڕی داعشکو بە ئەوەی دەکرێت نەدەتانی $200,000 لۆ بە چەک بدەن لۆیان بکڕن نەتان دەتانی 100 چەکداری خۆتان بەجلکی مەدەنی لەوێن دەردابنێن بە منتقەی محەڕەمە بی نەتان دەتانی دە ئارپیجیان لە بۆ بنێرن خۆ هەمویان دەڵێن پارتین لەوەی بێشەرەفی تر هەیە گوندەک هاوڕیان ئەو منتقەی لای ئێمە لە شێستەکانەوە تعریب دەکرێت تعریب یعنی ئەو عەرەبە مستەوتنەکان کە دێن گوندەکانیان لێ داگیر کردنە ئەو لە هێبانش لە هەشتاکان تعریب کرا بەر لە ئەوەکانی کەبوون کۆمەڵی گوندن لەبەر ئەوی سنووری جوگرافی کەرکووکن بە سەدان شەهیدی لێدرایە بە سەدان شەهیدی لێدرایە ماندیبوونێکی زۆر ئەو هەموو خەڵکە لە گوندی زێدی باو و باپیرانی لە 60 و 70 دەربەدەر کرایە ئێستا کە تەبەردەستی کورد بە داعش فرۆشرا بە داعش لەو 2 هەفتەی دەبین چ جموزۆڵە چی کردیە ئەو جموزۆڵەی ئەوڕۆ نییە ئەوە بە بەرنامەیە هەموو دەبینن ئەمریکا دەیەوە بکشێتەوە خەتەری داعش پیشاندەن ئەوان پێویستیان بەوەیە هاوڕێیان بێن بڵێن داعش زۆر خەتەرە کۆمەڵکوژیش حەزیان لێیە 10 کۆمەڵکوژیکەی و خدرزەی ڕوودا هەتا بە دنیا بڵێن داعش خەتەرە وەرن پارەمان بدەنێ وەرن چەکمان بدەنێ وەرن حیمایەمان بکەن وەرن استقبالمان بکەن چکە تڕۆ کرابوون لەو ماوانە کەس ئیتیمامی پێ نادەن ئەوان حەز دەکەن وەکو جەلال تاڵەبانی گوتنی ئاخ بۆ چەند هەڵەبجێشکە وەکو شەنگاڵ کە مەسعود بارزانی لە خۆی بایی ببوو استقبالی بەرپرس هەرە باڵاکانی دەکرد گوەرنەبەرەکانی جەنگ ئامادەن کاتم نییە بە شەنگاڵ هەموو ئەوە بوون بە قەتل و عام ئەوانە بەخین و بەو قوربانیدانە گەورانەی کورد بەس بیر لە احتیمام بە خۆدانی خۆیان دەکەنەوە حەز دەکەن داعش 100 تاوانی بکە و کۆمەڵکوژیکە بکە هەتا ئەوان احتیمامیان پێ بدرێ بۆیە ببینەوەی خدرزیان چەند گەورە کرد بەس ئەدێەوەی لێ هێبان لە کاتێک دەوەی لێ هێبان نمونەی خارەمانەتی و خەڵکە تۆمار کرد کەس ئامادە نییە هیچ ئەوە پارتی منتقەی پارتی هیچێتی ناتوانی پاڤلە شێت 1000 دەیان $10 لەو ماوانە لەولا سەرفکردن نەدەتانی $200 لە بۆ خەڵکی ئەو گوندەی بنێری بڵێ بڕۆ چەک بکڕن بیکەسی بکڕن لۆیان بنێرن یەکێتی 50 چەکداری خۆت بە ناوی مەدەنی بنێری خەڵکی منتیقەکەی چه ئیرادەیەکتان دروست دەکرد بەس ئەوە خەڵکەکە بەجێهێشت داعش ئەو شۆ سوتاندیتی چ تێکشکانەکی زەلیلە چ بێ ئیرادەکە ئەوە گوندەکانی کەش دێ ها هەموو گوندەکان کەش دەست پێ دەکات داعشیش ئەنەرخێکی هێزێکی پێبەخشرا لە پای ئەو هجوومەی کە کردی و ئەو سەرکەوتنانەی بەدەستدەینی خەرەوە هێز دەداتن خەڵکی ئەو گوندانە کەسی هاوڕێیان بڕوا بکەن
بەشەی هەرە گەورەی بڕیارە نابی تەقیانێ بکرێت بەس بەشیش پێشمەرگەش تااقەتی نمایە شەڕی داعش بکە لەبەرەوەی دەیان بینن ئەوانە بە قشتیان دەدەن و پەیوەندیان بە خۆیان لەگەڵیان هەیە خەڵکیش ئامادە نییە زۆر شەڕی داعش بکات دەیان بینن چ خائینەکە و ئەوانە بەس حەزیان لەوەیە خەڵک نییە دیتان مەسعود بارزانی ئەو ژنە گوندی خدرزەی گوتی هەستێ کوڕم بە قوربانی بی بریسکەی لۆ کرد لە قەوی شێرە ژنی پێدا هەردوو کوڕەکەی خۆی ڕەوان کردەکەنی بەڵام ئەوەش لە هێبان خۆ ئەوش شارە ئەگە مەسعود بارزانی هەستی نەتەوایەتی تێ ئەگە ڕازگۆی بابە بەنەوە ئەکاریکاری ئەوانەمان دەکرد خۆم دەرگاکان قفل نییە خۆ بابانگۆ مخدرات محرمات لە هەموو دنیاە دەیکەن زێر بازرگانی نەوتی ڕەش هەزاران شت دەکەن لەبەرەوەی خێری تێدایە تەحەدا دەکەم هاوڕێیان داعش یەک بیرە نەفت بتەقێنەوە بزانن چۆن پارچە پارچەیان دەکەن چۆن لێیان دەدەن با کارگەی تیمەنتۆکەی نیە تیری ئەو شوێنە استراتیزیت کە لەو بەرێت کە کارگەیشت تیم با زەربەیەکی اقتصادی داعش لە پارتیۆشەتی بدە داعشیش ئەزانێت بەس بە خەڵکی فەقیر فێرە ئەزانێت زەربەی بە اقتصادی لە پارتیۆشەتی بدە نایکە ئەوانە هاوبەشن مەسعود بارزانی ئەگەر تو ڕازگۆی خۆت چاکت کرد مەکتەبێک بە ناوی ئەو کوڕی منداڵی دەکەی ناوی بارزانە بەڵام بە مەبدەعم ئەو قسەیان نەکرد بە مەکتەبت بەناو نەدەکرد بە مەبدەعم ئەگەر ئەو نێگوت بە قوربانی سەرۆک بی کوڕەکەی خۆت ڕەوان نەدەکرد یعنی چۆن دەکرێت سیاسە لەسەر عاتفیەت بی سەرۆکی وڵاتە چەندە مەسعود ئاوڕیان یەک سەرنج مەسعود بارزانی هیچ سیفەتی نییە حزبیە و سەرۆک پارتیە نێچیری فەرماندەی هێزە چەکدارەکانە ئەرێ کەس ئاگای لێیە ئەرێ نێچیری لە چێ ئەدی فەرماندەی هێزە چەکدارەکانی تەهامە ئەدی معروف لە چێن دەری مەسعود بارزانی ئەوەیە مەسعود بارزانی بڕیار دەدا هێز بنێردریان نە بە چ سیفەتێک یعنی ئەمە باز لە قانون و دەوڵەت دەکەین کاکە ئەمە باز لە قانون و دەوڵەت دەکەین بە چ سیفەتێک مەسعود بارزانی هێز دەجوڵێنی پاشەکشەی پێدەکا گرنگی پێدەدا یعنی ئەوە بۆ خۆی کە بڵێن وەڵا قانونی نییە ئەوەش بە خۆی مەسەسە بڵێ لۆ نەچوونە گوندی لە هێبان ئەڵێ منتیقەی محەڕەمەیە ئەو فەرمانەکەی مدیر مەکتەبی شۆڕژ اسماعیلی ئاخر قانونیان محەڕەمە منتیقەیەکی محەڕەمە لە مەعبەنی وەمە ناتوانین تەدەخڵکەین کورە بابەوە مەسعود بارزانی بە کەیف خۆی وەزیر و شت و لە جیاتی وەزارەتی پێشمەرگە بڕیار دەدا ئەنگۆ قانون دەزانن ئەنگۆ منتیقەی محەڕەمات دەزانن وەی ئەگە دووبیرە نەفتی ئەوە دەبی کە لە بۆتان نەبی بن بزانە کو سەد سەگداری لە بۆ دەنێرن هاوڕێیان ئاژبەتاڵێک لە بەرامبەر خەڵکی قەرەچوو و کورە گەرمیان و هەموو کوردستان هەیە داعشیان بەردایتە گیانی ئەو خەڵکە ڕەشروتەی بن ئەو چیە خەڵکە هەژارەی ئەو منتیقانەی تەعریب کراون کۆن ئێستا سەر لە نوێت بە داعش پرۆژەیەکی شۆڤینی عەرەبیشە هاوڕێیان لە تەک ئەوەی کە داعش هێزێکی بەربەریە هێزێکی شۆڤینی عەرەبیشە هەوڵ دەدا گوندەکان لە کورد وەربگرتەوە و ئەوە دەبینی بەربەری ئاسا گوندە سوتێنیتن ژن منداڵ دەکوژیتن داعش هێزێکی زۆر بەربەریە و هێزێکی عەرەبی شۆڤینیشە بەڵام هێزێ ئەو هێزانە ناپاکن وەرە ئەتو گوندەک ئەو داستانە گەورە تۆمار بکە لە بری ئەوەی تەرژیعی بکەی ئەوای لێ بکەیت چۆنە حەزیان لێیە ئەڵڵا ئینسان لەبەر پەریان پارێتەوە کورە منداڵم بە قوربان بی کورە هەموو کورد بە قوربانین گۆبی کورە بەس ئەنگۆ سەرتان بەرز بی حەزیان لەو زمانە لاوازەیە بەڵام حەزیان لە خەڵکی بە ئیرادە نییە حەزیان لە خەڵکی بە کەرامەت نییە حەزیان لە خەڵک نییە بڵێن نە تەسەورکەن هاوڕێ من دوێنێ فلیمەکم دیت فلیمەک بەڕێ کەوت ناوی فلیمەکەم ئێستا لە بیر چوە وەڵڵی نووسیبووم چون دکتۆرەکی بیننەوە ئەمریکیەکان فلیمەکە گوایە ڕاستیە چون دکتۆرەکی بیننەوە ئەمریکی بوو لە نێزیریای بوو دیتیان قەتل و ئامی خەڵکەکە دەکری پنتاگۆن گوتی بەس
دەبێت دکتۆرەکەی بینەوە واز لە خەڵک بینن ئەو هێزە 12 کەسی بوو بەرگە ناگرین قەتل و عامی خەڵک بکرێ زریان و هەموو پێشمەرگە عەسکەریانەی خەڵکی دەشتی هەولێرن کەرامەتتان وەک ئەو فلیمەی هەبی تەمەڕۆت بکەن لە قیادەکانتان لە کاتێک دەبینن داعش ژن و منداڵ و گوندی خەڵکی کوردستان دەسوستێنی تەمەڕۆت بکەن شەرم لە خۆت بکات سەکل لە دەستە لۆ چ لە دەستە لە بەر چاوت پێشمەرگە بچن داعش پیاوی پیری کورد گەنجی کورد دیفاع لە شەرەف و ناموسی خۆی لە گوندەکەی بکە ئەتوش سەیری بکەی بەخۆشت بڵێ ئینسان و پێشمەرگە کورە شەرم لە خۆتان بکەن چەکدارەکانی پارتیوێچێتی من ناڵم وەڵایی ئەو بەس کاتێک داعش هجووم دەکات چۆن غیرەتان قبوڵ دەکا ئێرە کاکە 100 ڕێگە هەیەنگۆ ئەسکەرین ئەمە لێ نازانی گرنگە لەو فلیمەی هەرچەند پنتاگۆن داوا دەکات ئەڵێ فەورەن سەعبنەوە ئەڵێ بەرگە ناگرین ئەو قەتل و عامی خەڵک ببینین دیتیچمانە ویان لە گوندە چی کردیە هەمویان قوتار دەکەن هەژنۆ شەهید دادەنێن ئەو فلیمە ڕاستیە هاوڕێیان و فلیمی ئەو قەتل و عامی بۆسنێ و هەرسکە سربیەکان قەت ئەوە پێدادران دادگا کامیرەمانە کە ئەوە فڕۆکەوانێکی ئەمریکی تەسویری کرد هەموو ئەوش فلیمە یعنی ڕیسکی بە حیاتی خۆی کرد چ فلیم ئەوەکەی دەرهێنا ڤیدیۆکەی دەرهێنا لە بەرەوەی لە دادگای لە های بەڵگە دەخوا بەڵگە دەخوا کەچی وەرە کوردە کورد دوێنێ حەوت کاتژمێر دیدی خەڵکی لە هێبان شەڕی کردیە سەیریان کردیە بەخۆشی دەرێ پێشمەرگە مەسعود بارزانی بەخۆشی دەرێ موعامەرەی گەورە لە کورد هەیە ئەوەش تورکمانەکەی چەچی پێبوو کلاشیک و خەنجەری پێبوو هەزار شتی پێبوو هەمویان لەگەری کردە لۆش وەختی تەنگانەی دانا بابە قەتل و عامی خەڵکت دەکرێ دەتەوێ هەموویەکی خدرجەی لێ بکرێ ئەو جە بەهانایانەوە بچی هەتا لە ناوەندە جیهانیەکان ئیتیمامت پێ بدرێ یعنی شەرم لە خۆتان بکەن درۆی دەکەن منتیقەی محەڕەمە بە 100 ڕەنجی کە بە چەک بە پارە بە ناردنی هێزی ئەو منتیقەیە دەست لە پشدانیان پێتان دەکرێت بەس هەمووتان بازرگانن وەی ئەگە تجارەتەکانتان لێ ڕادەگرن وەی ئەگە زەربەیەکی اقتصادی لە نەفتەکەتان دەدەن هاوڕێیان من وەکو گوتم ئەو 2-3 ڕۆژەی زۆر داوای زۆر ڕقم لێ کرا نەمدایە بەڕاستی پێم پێ برەنسیبی بوو بەڵام ڕسوای ئەو مەسئولانە بکەن تەلەفۆنیان لەکەن کورە شەرم لە خۆتان بکەن لیان دەپارڕێنەوە وەڵڵە هەمن لەبەر ئێوە نەبی لە ژیانم دەست نادەمە تەلەفۆن نەبوو یەک مەسئولی کورد بکەم یەک مەسئولی کورد بکەم بەڵام لەبەر خاتری ئەو خەڵکەی دەمەوێت کەیسەکان بجوڵێ دەمەوێت ناڕەزایەتەکانی خۆمانیان پێ بگەێنین لەو ڕوانگەوە تەلەفۆن دەکەم لەو ڕوانگەوە تەلەفۆن دەکەم هاوڕێیان تەلەفۆن ئەوەی لە خۆی دەنووسی بە سەریعی ڕەنگی ئەو مەقتەعەی ئەخیری دەبڕم دەزانم شکایەتم لێ دەکەن تەلەفۆنی مەسرور بارزانی کۆڕەک 445 0101 445 0101 دووبارە کۆڕەک 445 0101 مەسرور بارزانی وەتسئاپ و سیگنال و هەمووی هەیە سیروان بارزانی 750 444 0777 750 کۆڕەک 444 0777 پاڤێل تالەبانی ڕاوەستن پاڤێل تالەبانی هاوڕیانەوە تووڕەیە لە تووڕەیە بڵاو دەکەم وەگەنا من بەڕاستی ئەخلاقیەن حەزم لێ نەبوو ئەوانە بڵاو بکەمەوە والله پاڤێل ناو تەلەفۆنەیە هاوڕێیان پاڤێل لە ناو تەلەفۆنەیە ڕقەمی لەندەنە لە کۆمنت لۆتان دەنووسم و عەدبی لە کۆمنت لۆتان بنووسم نەجاتی عەلی فاتم هاوڕێیان مەسئولیەکەی ئیداریە با 1 ملیۆن دۆلار بەس ئەوەی کڕیە 1 ملیۆن دۆلار بەس جەوازی دۆمینیکای کڕیە جەوازی دۆمینیکای کڕێتە ئەم ساتم لەگە کرد نەزادەوە ئەم بوو نەوێرا جواب داتەوە 750 445 31 85
750 445 31 مديري آسايشي سليماني والله أوش لنا وتلفونك كي عوريان أو بري آسايشي سليماني بورن ليرة هي 750 752 750 752 6 بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی و زۆر سەیران دە خەڵک بەم دەرێک زانی کوڕی چییە ئەزانی چەند مؤدەبە ورە بابە 400 500 کەسی خستە زیندان دەیان کەسی ڕفان چ عەقڵەکتان هەیە یعنی بەجددیمە ماندێلا گەیڤارە نەهرۆ زەلامی کوش دەدرێتە مەحکەمەی ئەوە زۆر سەیرە و کۆمەلگایانیە دەیان کەس دوێنی بەم داوزای چ کوڕی چییە ئەجە چێ کوڕی چییە هەزاران تەحسین شایز دوو برای شەهیدە قالەفەرت ئەڵێن برای شەهیدە بەخۆشیان کۆنە پێشمەرگەن بەهەرحاڵ ئاسیایە 172 386 بەڕێوەبەری ئاسایش ئی ڕەقەمی پاڤێل وعدبی لە کۆمنت دۆتان دادەنێم پاڤێل تاڵەبانی ئیزعاجیان بکەن تەلەفۆنیان پرۆتستۆکانی خۆتانیان پێ ڕابگەین ئەوانە چیان لێ بکەین هەرچی هاوار دەکەین جێمان لێ ڕاناگرن بە مانگ خەڵک دێتە سەجادە جیگاڵتەیان پێدێ هەزاران خوێندکاری تێکۆ شەڕ و شەڕ و ژێر دێتە سەجادەی کورەوە و پارەی و خوێندکاران ناکە شەوی سووری یەک شەوی سووری هەموو مەسئولەکان نایاندەنێ یعنی تۆ وەرە تەڵەبەبی 6,000 دینارێ نایاندەنێ کەتی هەموو بەرپرسەکان ساڵانە دەیان سیارە دەگۆڕن بە تایبەتی پاڤێل و ئەو پاڤێلە نییە لە لەندەن مەعرەزی سیاراتی هەرە ڕاقیەیە بۆ زانیاریتان معرضی سیاراتی هەرە ڕاقیەیە مەسعود بارزانی لە میشن لە ئەڵمانیا بەس کوشینەکانی بنی ساڵانە بای زیاتر لە 100,000 دۆلاری دەگۆڕی هەر سیارەی بە 200-300,000 چەندە دەکڕیتن 800,000 ڕادەوەسیەتە دەبتە درع و ئەوانە هەموو 2-3 ساڵ جارێک دەگۆڕن یعنی لۆ خۆیان ژیانی خۆیان ئەسپەکانیان سەگەکانیان هەرە ڕاقی عالەمیەکان دەکردن بەڵام لۆ تەڵەبەی نەکبەت ئەزەگەنا کورد و کوردستان ئاڵا خیانەت کورە بابە ئەوە خیانەتە تۆ پشتت لە گوندی لێ هێبان کرد مەسرور بارزانی وەزیری پێشمەرگە پاڤێل تاڵەبانی ئەوەی کردتان ئەوە خیانەت بوو لەبەر ئەوەی دێتە دوێ گوندێک ئیرادە و مقاومەی دەبی لە بڕی ئەوەی دەستخۆشیانی بکەن پژگیریان بکەن هانی گوندەکانی بکەن ئەوە مقاومەت بکەن دەبتە هێزی خۆش پشتیان تێدەکەن ئامادە نابن نە پارەیان بدەنێن نە چەکیان بدەنێن نە هانیان بدەن نە بەهانیانەوە بچن کورد و کوردستان ئاڵا مەسرور بارزانی بەڵام بناری چای قەرەچوو هەمووی بە تەعریفکردن دەدەن ئەنگۆ هەمووی پڕ لە داعش دەکەن داعش کەی مابوو ئێوە لەو ئەشکەفتانە بە خۆتان و بۆ CIA بە ئەوانە بەکاری دێنین لە بۆ گیانی ئەو نکبەتە کێ قوربانی دەدا ئەوە ماڵێکی خدرجە سێک جەرجی دۆستی ئێستاوە قسە ناکە ئەو دایکە دوو مانجشکە دەیبینم ئەمن دایکم شەیدا برام شەید بوو ئەزانم چ دەکەن ئەزانم سەبر بگرە یەک دوو مانجشکە کە ئەو قەرەباڵغی لێ دەبر بزانە چه ئاگرێک لە جەرجی بەردەبیتن ئەو دەمی ئەو کات لەوان ڕۆی لە بۆمە هەموو خەبەرە هەموو تەعسفە چێک 2 سەعاتیە کە دەیان بینین کە جێ دەبنێ گورزەکە بەوان دەکەوی بەوان ئەو بەو حەوت پێشمەرگە بە پێشمەرگەکانی گەرمیان ئەوانە بازدادنێ هاوڕێیان بەهەرحاڵ منویستم بەشێک لەو ئەوانە تکایە وەرنە سەرخەت ئەوەی ئەدیبە ئەوەی شاعیرە ئەوەی حیزبە ئەوەی لە هێبان تحولە هاوڕێیان پێشی نەگیرێ شەنگال ئاسا دەست پێ دەکات داعش هێزەکی بربەریە بگاتە هیچ ویژدان مەبدە پرۆتۆکۆل بڕوا بکەن ئەو داعشە کە پارتی ئێستا ئاوا وەکو گورگ پەروەردەی کردەوە لە فەرخایەتی پێی ڕاگەیاندەوە لەگەر زۆر هێزولانی کە بڕوا بکەن دەشبین ڕۆژێک دادێنیە بە گچکە و گەورەی ماڵی بارزانیش دادێ دەستی هەبی هیچ ویژدانی نییە هیچ پێمیان نییە ئەوانە بۆیە تا زوو پێشان نەگیرێ تا خەڵک فێرە ئەو مقاومەی وەکو لێ هێبان نەبی کە بەداخەوە بە نەتیجەی زۆر خراپ لە بۆ خەڵکەوە بوو
كروەرە ئەتۆ خاوەن ئەو ئیرادەی خەڵک بی خەڵکی چغەم خدرجە مقاومەی بکە ماڵک بە تاقتنە 5-6 گەندیان مقاومەی ئەو هێزە داعشە بکەن وەرە پێشمەرگەل بە توربینی سەیری بکات بڵێ ئەمرمان نییە ئەی بڕۆ چونکە قەتل عامی خەڵکەکەی پەتوش بە خۆت برێ پێشمەرگا سرودی پێشمەرگەی دەگات کاک مەسعود لە بۆ ئەوەی بکە یەک فلسی سوستای ناکە کە لە هێبانت وا بەتاڵ کرد کە شەنگاڵت خیانەت پێ کرد کە ڕیفراندۆمت وا لێ کرد کە 16 ئۆکتۆبەرتانە لێ کرد ئەم دریشمانە کەی بایماوە چێ تااقەتی وشەی کورد و کوردستان خەڵک لە ڕقینگۆ ڕقی لە ئاڵا دەبتەوە ڕقی لە کوردستان دەبتەوە نیشتیمانی خۆی بەدیدێلی تۆ وەرە ئەمە خەڵکی ئەو گوندانە بووینە هاوڕێیان بڕواوکەن براو برا لەسەر 1 مەتر زەوی شەڕیان کردی خێنی یەکتریان ڕێژتیان سا ملی ئەوە بەجیدێلی زێدی بەهو باپیری بەجیدێلی لە بۆ داعش هەموو ئەم گۆنە کاتش خۆش